الو فرمو بەڵێ تەواو بەری هاتوونەکە چەندە؟ نا کاکە ئەوەندە نییە نا بە قوربان نا ئەویش زاتیاکە نا بۆ نۆعی نییە باشە بە قوربان سەرچاو فرمو باشكا سلامت بی لو كسبت عنوان الهنر هاتو معطونا كان برنامج هاتو من تلفون کرد؟ فرمو زور سپاس خوشی من بله زۆر کەس تەلەفۆنی کرد گوتی ئەو ئاڵتونە ئێمنە بله بەڵام ئەگەر نەزانم سەد متمانم نەبی کەەوە فلان کەسیە ناتوان بدەمەوە ڕاستەکەی چکە ماڵی ئامانەتە و نابێت ئەزانم ئێستاش بەڕێزت هاتی دەی بزانم زێرەکە چوو چیە هەتا بدەمەوە کاکە جان وەک پێم وتی ئاڵتونەکان ئیمنە دوو قایشە لەگەڵ گۆبەرەیەک و دوو گوارە کەواتی ئێتو نییەوە بۆی من نییە کاکە جان ها بەبیرم هاتەوە 6 تاک بازن لە پانەکانی تیا و باریکەکانیش 12 دانەیە باش ئەو جانتای ئافرەتان بوو نانا کاکی من جانتای پیاوانە و دەستکێکیشی پێوەیە ڕەنجکوو بوو قاوەیە باش بەس پێم بری ئەتو لەو پارچ ئەو هەموو زێردۆ پێ بوو وڵی برایمم چی پێ بڵان جارێکیان دزیمان لێکرێتتر لەو کاتەوە ترساین و هەر ئاڵتون لەگەڵ خۆمان نابێنە دەرەوە نایرین لە ماڵەوە دەینین باشە خوشتی من ئێستا قسەکانت هەموو تەواوە ئەوی گۆتت ڕاستە باشە شکری خوای بکە کە ئەو زێرەکە تێکەنیەکی الحەمدولله ئێستا لۆ دینم باشە باشە کاکە جان سپاس ئەوەش ئەمانەتەکە تەماشێکە نەکو نەقوستانی هەبیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس زۆر مەمنونی تۆم مەمنوی نایە مارێ خۆتۆ لۆت گەڕاوە زۆر سپاس دەکەم بەڵام شتێک کاکە گیان ئەمیست پێت بڵێم تو بۆ لێرە ژیت لێرە دەژم ژیانم هەیە وەزەم تۆزەک ناڕێکەوە باش نییە هاتمێرە ئێ باشە کاکە گیان ئەمە خانوویەکمانەیە وەرە لەوا بژی نانە تۆ چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە ناخوشی منە ئەو ئیشەم کردی لە پێناوی خوای نەک لە پێناوی مادەی ئەم لێرە زۆر مرتاح هیچ مشکلم نییە بەڵام خۆشحاڵە بووم ئەگەر باتدای تو چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە سپاست دەکەم لەم سەردەمایە کەس ئەو چاکەیە ناکات مەمنونم ئینشاءڵڵا هەر تووشی چاکان دەبین ئینشاءڵڵا ئێستاش ئەمانتەکەم دایەوە مارە خۆت گەڕاوە خوات لەگەڵ زۆر سپاس دەکەم بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ڕاتگۆڕێت توانین تەلەفۆنم بۆ بکەین زۆر سپاس دووبارە لەگەڵ سەرچاو